ئەمەیە هاوپەیمانی نەریتێکە کە ئەم هاوپەیمانیە واڵایە کراوەیە بۆ یەک بە یەکی. بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکی پێشووی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری وازنامەکەی بە فەرمی لەلایەن حیزبەکەیەوە پەسەند کراو گەڕایەوە نێو ڕیزەکانی یەکێتی و هاوڕێکانی لە هاوپەیمانی بەجێهێشت. وتەپێژی یەکێتی نیشتیمانی دەڵێت گەڕانەوەی دکتۆر بەرهەم بۆ نێو یەکێتی بڕیارێکی کتوپڕ نەبووە و ماوەیەکە بەنامەی فەرمی داوای کردووە بگەڕێتەوە ناو یەکێتی. لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتیشدا یەکێتی بەرهەم ساڵحی بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید کرد. دکتۆر بەرهەم ساڵح دەمێکە گفتوگۆی هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی و بەنامەیەک داوای کرد لە یەکێتی نیشتیمانی کە دەوێت بێتەوە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی، چونکە یەکێ لە مەرجەکانی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی لە کۆبوونەوەی ڕابردووەوە بوو ئەوانەی کە خۆیان کاندید دەکەن بۆ ئەم پۆستە دەبی ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان بن ئەگەر دایانەوێت بن بە کاندیدی یەکێتی. لە ئەنجامی دەنگدان کاک دکتۆر بەرهەم زۆربەی دەنگەکانی هینا و بوو بە کاندیدی یەکێتی نیشتیمانی بۆ پۆستی سەرۆک کۆماری. هاودیدانی خۆشەویست، تەمەنی هاوپەیمانیەکەی بەرهەم ساڵح ساڵی بەسەردا تێنەپەڕی. هاوڕێکانی لەو حیزبە دەڵێن ڕێز لە بڕیارەکەی دەگرن و واستێنانەکەشیان قبول کردووە. دوای یەکلایکردنەوەی گەڕانەوەی بەرهەم ساڵحیش بۆ نێو یەکێتی و کاندیدکردنی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار، هاوڕێت جێماوەکانی دەڵێن درێژە بە پرۆژەی هاوپەیمانی دەدەن و لە چەند ڕۆژی ئایندەشدا بۆ بڕیاردان لە چارەنووسی حیزبەکە و دەستنیشانکردنی جێگرەوەیەک بۆ شوێنەکەی بەرهەم ساڵح کۆ دەبنەوە. پاش ڕاوێژێکی زۆر و چڕ و پڕ دکتۆر بەرهەم بەڕێز دکتۆر بەرهەم و کۆمەڵێک لە هەڤاڵانی یەکگرتنەوەی خۆیان کردە بژاردە و وازنامەی پێشکەش بە دەستەی دامەزرێنەر و ئەنجومەنی بەڕێوەبردننی هاوپەیمانی کردووە. پاش تاوتوێکردنی ئەم پرسە و بەڕەچاوکردنی دۆخی سیاسی هەرێم و عێراق و ناوچەکە بەڕێزەوە وازنامەکەی خۆی و ئەو هەڤاڵانەی بڕیاریان داوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بگرنەوە پەسەند کرد. هاوپەیمانی وەک پرۆژەیەکی سیاسی و مەدەنی و بەهاکانی هاوپەیمانی بۆ خزمەتی خەڵک و برەودان بە چاکسازی بەردەوام دەبێت. بەشێک لە چاودێران پێیان وایە گەڕانەوەی دکتۆرەکەی هاوپەیمانی بۆ نێو ڕیزەکانی یەکێتی هاودیدانی ناومێت کردووە. بە جۆرێک ئێستا دۆخی ئەو حیزبە لە ئاسۆیەکی نادیاردایە. لە چەند ڕۆژی ئایندەشدا یەکلایی دەبێتەوە کە ئاخۆ چارەنووسی حیزبەکە بەچی دەگات و کێ دەبێتە جێگرەوەی بەرهەم ساڵح. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.